بەپێی ئەنجامی ڕاپرسیەک کە چەند ڕێکخراوێک ئەنجامیان داوە، زیاتر لە 95% قوتابیان خوێندنی ئەلکترۆنی ڕەت دەکەنەوە. زۆربەیان هۆکاری ڕەتکردنەوەی خوێندنی ئەلکترۆنیان بۆ نەبوونی توانای مادی گەڕاندۆتەوە. دوای ئەوەش نەبوونی شارەزایی و بەرچاوڕوونی و نەبوونی هێڵی ئینتەرنێتی باش و چەندین هۆکاری تر دەگەڕێنەوە. ڕاپرسیەک لە ژێرناوی سەکۆی بەشداری گشتی ئەنجام دراوە و ڕێکخراوی سەکۆش لە پانێڵێکدا لەگەڵ مامۆستایان و لەگەڵ کەسانی پسپۆردا تاوتوێی ئەنجامی ڕاپرسەکەیان کرد. نوێنەری ڕێکخراوی سەکۆش دەڵێت درکمان بە مەترسی ئەو جۆرە بڕیارە کردووە، بۆیە هەوڵمان داوە بۆ چوونی قوتابیان و کەسوکاریان وەربگرین. پێویستی بەکارکردن و هەڵوەستە لە سەرکردنی زیاترە، چونکە پێمان وایە ئەمە کاریگەری زۆر سلبی لەسەر داهاتووی خوێندن لە هەرێمی کوردستاندا دروست دەکا. بۆیە بە ئەرچی خۆمانمان زانیوەکەوە ئێمە بەم کارە هەڵبستین کە کۆمەڵێک پێشنهار و داتای نوێ بدەنە لایەنە پەیوەندیدارەکان بە مەبەستی چارەسەرکردن و گۆڕانکاریکردن لە مەسەلەی سیستەمی ئۆنلاین بۆ خوێندنی ئەم ساڵ. ئێمە لەگەڵەوە نین خوێندن بە هیچ شێوەیەک ڕابوەستێ، بەڵام دەکرێت پلانی دیکە کە ئێمە لە راپۆرتەکانی خۆمان ئاماژەی پێ دەکەین، لە دانیشتەکانی خۆمان لەگەڵ وزارەتی خوێندنی باڵا و وزارەتی تەربیە ئاماژەمان پێکردووە کە پلانی دیکە هەبێ بۆ ئەوەی ئەم ساڵ بە هەر شێوە و جۆرێک بێ خوێندن لە هەرێمی کوردستاندا نەوەستێ و درێژێ پێ بدرێ، بەڵام نەک بە شێوازی ئۆنلاین و ئەگەر بە شێوازی ئۆنلاینیش بێ، بەڵام دەبێت کۆمەڵک گۆڕانکاری جەوهەری لە مەسەلەی سیستەمی ئۆنلاین دروست بکرێت، چونکە پێمان وایە ئەمە دەبێتە بارگرانیەک بۆ هەم قوتابی هەم کەسوکاری قوتابیش. مامۆستایەکی تریش باز لەو جێگرەوانە دەکات کە دەتوانرێت لە بری خوێندنی ئۆنلاین و ئەلکترۆنی جێبەجێ بکرێن تا پرۆسەی پەروەردە و خوێندن دوور بێت لە شکستێنان. مەترسەکانی بە ئۆنلاینکردنی قوتابخانەکانش بخەینە گەڕکەوەیە کە یەکەمیان بەڕاستی بۆشایەکی زۆر گەورە لە نێوان قوتابخانە و لە نێوان قوتابی دروست دەکە، ئەویش کە کارگەریەکە ینی لە ڕووی دەرونیەوە لە ڕووی تەنانەت لە ڕووی زانستیەوەشە، وەکەوەی کە بتوانین هەم لە ڕووی پراکتیزەکردنی بابەتەکان لە ناو قوتابخانە ئەوە بە هیچ شێوەیەک ناتوانرێت، وەروەها لە ڕووی لاوازبوونی ئاستی خوێندن، ئاستی نووسین، وەروەها لە هەمووی گرنگتر ئەوەیە کە قوتابی والی دەکات کە ینی هەوڵەکانمان هەموو ئەوەیە کە بتوانین قوتابیەکان دوورکەینەوە لە کاریگەریەکانی سۆشیال میدیا وەها مەسەلەی میدیایی. باشترینیان ئەیان ئەوە تا خوێندن دوا بخرێ، یەک مانگ دوو مانگ لۆی بتوانرێ وەزعەکەیەک لای دەکرێتەوە تا ئەو کاتە بزانن تا چەند مەترسیەکان دەگەنەکوێ، یان ئەوە تا وەکەوەی کە بتوانین ژیان بکەین لەگەڵ ئەو ڤایرۆسە. لە کاتێکدا پرۆسەی خوێندن بەهۆی پێنەدانی موچە بە مامۆستایان و چەندین کێشەی ترەوە لە قەیراندایە، حکوومەتی هەرێم بڕیاری داوە کە پرۆسەکە بە شێوازی ئەلکترۆنی بەڕێوە بچێت. زۆرینەی مامۆستایان و قوتابیان و پسپۆڕانی پەروەردەیش ئەو بڕیارە ڕەت دەکەنەوە و پێیان وایە پێویستەکانی ئەو شێوازە خوێندنە لە هەرێمی کوردستان دابین نەکراوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.